السلام عليكم ورحمة الله وبركاته. جواب كان بدلنا بوتسي وكم عم شێزاد فەرمووی زۆر گەرماتانە. سلامەکەی دووبارە دەکەمەوە جوابی چالاکترم دەوێت ئەکتیفتر. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام و رحمت و بەرەکەتی خوای پەروەردگار لە ئێوەی بەڕێزیش بیت. بەڕێزان بابەتێکی گرنگمان هەیە بە ناونیشانێکی سەرنجڕاکێش کەسایەتی ئافرەتی سەرکەوتوو. لەگەڵم بن بەڵکو ئینشاڵڵا ئێوە لەو جۆرە کەسانە بن کە خاوەنی ئەو کەسایەتێ بەهێزانە بن و بە ئیزنی خوای پەروەردگار لێشمان ڕەنگداتەوە لە نزیکترین کاتدا و ئەوەی هەشمان بۆ لەو صفاتانە لێیان زیادکەین بە پشتیوانی خوای پەروەردگار. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا زۆر خۆشحاڵم لەگەڵ پۆلێک لە خاتونانی ڕێزداری ئاو کۆمەلگایەم کە لە سیمایان لە ڕوخساریان لە ئامادەبوونیان لە حەز و ویستیان لە بەشداری کۆمەڵێک کاری خۆبەخشی جێی دڵخۆشیە بەڕاستی بەشداربوون لەگەڵ ئەو جۆرە کەسانە ئێمە وزە توانە بەرچاوڕوونی نەخشە ڕێگای باش لە ئێوەی بەڕێز وەردەگرین. بەڕێزان بۆ دەستپێکی بابەتەکەمان ناونیشانێک هەڵدەبژێرین بە یەکەوە و هەنگاوی دەست پێ دەکەین. قسەیەکی جوان و کاریگەر هەیە دەڵێ بالتفكير والإبداع يتولد الأفكار. بەبیرکردنەوە و بەداهێنکاری کۆمەڵێک پرۆژە و بیرۆکەی نوێ لەدایک دەبن. کەواتە پێشی دەستپێکی بابەتەکەمان پێویستە هەر یەکەمان لە شوێنی خۆمان بیر بکەینەوە وەکو دەستپێکی کاریگەر. هیچ قسە ناکەین چەند چرکە ساتێک لە مێشکی خۆمان بیر دەکەینەوە کە وابزانین چ بیرۆکەی نوێ دێتە خەیاڵمان و دواتر هەنگاوی لەسەر بنین. یاڵڵا من چەند ساتێکی کەم دەخەمە بەردەستی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە تاکید با بیر بکەینەوە کوابزانین چی بیرۆکەیەکی نوێ یا لە شێوازی ئەو بابەتانەی کە ئێمە دەمانەوێ باسی بکەین. ئایا ئەو کەسایەتی سەرکەوتووە لە هەر یەکێک لە ئێمە هەیە یا من بە پرسیارێکی دیکە دەست پێ دەکەم ڕێککەم فرسەتێکی دیاریکراوم خستە بەردەستی جەنابەت هەندێک مداخەلەم دەوێت لە ئێوە کەسایەتی سەرکەوتوو لای جەنابەت چێیە بە شەڕحنا بە وتەیەک بە پەیڤێکی کورد کەسایەتی سەرکەوتوو لای من ئەو کەسەیە ئەو کەسایەتیەیە ئەو سیفەتەیە کە تێدابی فەرموو بیر دەکەینەوە چەند چرکە ساتێکی سادە. فەرموو سوپاسان دەکەم. دەکرێت لە ماڵ لە دەرفەتی دیکە ئەو کاتە زیاتر بۆ خۆت دیاری بکەی چاوت بنووخێنی و دواتر یەکسەر کە چاوت کردەوە قەڵەم و کاغەزێک لای خۆت ئەو بیرۆکانێک کە بۆ دروست بوون یاداشتیانکەی تۆماریانکەی دڵنیابن گەڵاڵەبوونی چەندین بیرۆکەی جوان و ئەگەر بەشێک لە مەینەتی و ناخۆشی و گرفت و کێشە هەبووبی ڕاستەخۆ هەنگاوی چارەسەرتنا قسەیەکی زۆر کاریگەری زانایانی شارەزا لە بوارە دەروون ناسیەکان و کێشە کۆمەڵایەتیەکان دەڵێ هەر کاتێک هەستت ببوونی کێشەکە کردو و کێشەکەت ناسی دەستنیشانت کرد نیوەی ڕێگای چارەسەر دۆزیتەوە. مادام دەستنیشانت کرد بەشێکمان هەیە زۆربەی کاتەکانمان لە ناو کێشە بەسەر دەبین بەڵام نازانین کە حقیقەت خودی کێشەکە لەکوێیە. جاری وایە چارەسەرەکەی زۆر نزیکە زۆر دوور بە دوایدا دەگەڕین و هۆکارەکانی دەرەنجامەکانی یا ئەوانەی بووینەتە سەبەبی ئەو کێشە زۆر جاری واشە بۆ بەشێکی خۆمانی نازانین ئاگامان لێ نەبووە. بۆیە ئەوە گرنگە من ناچمە سەر ئەو تەفاسیل. باش ئێستا کاتی ئەوەی من لە ئێوەی بەڕێز و ڕێزدار پرسیار بکەم بە بڕگەیەک بە وشەیەک جوابم بدەنەوە کەسایەتی سەرکەوتوو لای جەنابەت چی دەگەێنیت؟ فەرموون. دەرفەتی کراوە لە بەردەستی ئێوەی بەڕێزە ئافرەتی سەرکەوتوو کەسی سەرکەوتوو چێیە؟ نەوەکا بڵ نایەن ناسین. ئەکید هەمومان معجەبین و کەسانێک لای ئێمە زۆر ڕێزدارن خاوەن بەهای زۆر تایبەتن. چییە ئەو کەسەی کە کاریگەری لای تو هەیە پێی معجەبی لە سلکی خۆتان لە ڕەگەزی خۆتان؟ فەرموون. دەست خۆشبی کەسێکی خاوەن متمانە یاڵڵا پێناسەی دیکە زاراوەی کە هەمووتان بەشدار بن ئەوانە هەڵدەستێنین کە دەست بەرز ناکەن. فەرموون. کەسێکی خاوەن پرۆژە نەخشە ڕێگایەکی باشی لەبەردەستبی ئەوە ئافرەتی سەرکەوتووە مداخەلەی زۆر گرنگە شتێک بڵێ. بەڵێ هەوڵی ڕۆشنبیری زیاتردا ئێتیمان بەخۆی بدا کەسێکی پێی دەڵێن کەسێکی ڕۆشنبیرە لە خەمی خۆیەتی بەڵێ لە خەمی زیادکردنی زانیاریەکانیەتی بەڵێ ڕەحمەتتان لێبی خاڵێکی زۆر بەهێزە ئافرەتێک کە زانستی شەرعی پێبوو ئەوە کەسێکی سەرکەوتووە هەنگاوەکانی کەسایەتی سەرکەوتوو لە ئەهلی علومی شەرعی دەبیندرێت. بەڵێ ڕەحمەتتان لێبی دائیمەن لە نوێخوازی دابی لە پێشبڕچێ دابی. بەڵێ
دیسان باسی نەخسە ڕێگا کرا کەسێک کە نەخشە ڕێگایەکی باشی هەبی پلانی هەبی باش بە ڕێگادا ڕۆیشتن یەکێکە لە خاڵە سەرکەوتوەکان بڵێ بوێری متمانە زۆر گرنگە ئەوە وە دێدەکە ببێ خاوەن کەسایەتیەکی بەهێز ڕەحمەتان لێبی یەک دوو مداخلەی کە بڵێ ملاحەزاتی دیکە ئەوەی کە گرنگی کاتی لابی ئەوانە ئافرەتی سەرکەوتون ئەوانە کەسایەتی سەرکەوتون دەستان خۆشبی دەبینم مبادرەی دیکەشمان هەیە بڵێ سوود وەرگرتن لە ئەزمموی هەڵەکانی ڕابردوومان ئەو هەڵەیە دووبارە مەکەوە چەندین کەسمان هەیە چەندین کەسایەتیمان هەیە دەستکەوتی زۆر باشی لە سەرکەوتن بەدەستێناوە بەڵام بەداخەوە هەمیشە لەگەڵ ڕابردووی دەژیت هەمیشە ئەو خەمە لە دڵێتی کە فڵانە کەس هەڵەیەکی بەرامبەر کرد ئەو غەدرێکی لێ کرد مافێکی لە سەردەمی منداڵیەوە پێشێرکرا ئێشتا هەر بەدوایەتی نەهەوڵدا ئەوە بۆتە پردی سەرکەوتن بۆ تۆ معانات و ناخۆشیەکان ڕێگای سەرکەوتنیان نیشانی تۆدایە و ئاەتێکی قورئانیشمان هەیە لەبارەی ئەوە ولا تأسوا على ما فاتكم ئەوەندە ئاور لە ڕابردوو مەدەنەوە حدیثێکی پێغەمبەری خوامان هەیە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ یەکێک هاتە مەجلیسی پێغەمبەری خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوات لەسەر بی دوێنێ شەوێک بووە لە ناخۆشترین شەوەکانی ژیانم وەزعێکی زۆر ناخۆشم بەڕێکرد بەشێکی شەکوای حاڵی خۆی زۆر بە پەرێشانی باز کرد پێغەمبەری خوا ڕۆحمان بە قوربانی بی گوێی لەگرت تا قسەکانی تەواو کرد فێری ڕێزمان دەکات فێری گوێگرتن لەو کەسانەمان دەکات کە خەم و پەژارەیان هەیە جاری وایە کەسێک دێ هیچ چارەسەری لە تو داوانیە بەس پێی خۆشە گوێی لێ بگری تااقەتی گوێگرتنیشمان لە خەمەکانی خەڵک نییە پێغەمبەری خوا گوێی لێگرت هەتا قسەکانی تەواو بوو سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە قسەکانی تەواو بوو فەرمووی تەواو بووی بڵێ دەفەرمووی بڵێ الحەمدولله فەرمووی ئەی پێغەمبەری خوا دەڵێم ناخۆشترین شەو بووە لە ژیانم فەرمووی بڵێ الحەمدولله ئاخر چۆن ئەی پێغەمبەری خوا سەبر دەگرم خۆراگر دەبم بەڵام لەسەر چی فەرمووی ناڵی دوێنێ شەوێ ئەی تێنەپەڕی دوێنێ شەوێت بەڕێ کرد تەواو بڵێ الحەمدولله على نعمة الإسلام لەسەر نعمەتی هیدایەت بۆیە لە ئەهلی بەهیمەت هەمیشە دەیان بینی پێی دەڵێ بۆ نمونە بەیانیەک تا ئێوارەمە لەگەڵ چەند خەڵکی بەهیمەتی وڵاتانی جیاواز دەمان بینی بەتابەتی مسلمانانی ئەفریقیا کە لە کۆمەڵێک معاناتی ژینگەی معاناتی دارایی کۆمەڵێک معاناتی زۆر گەورە تێدا هەن بەڵام ئەوەندە هیمەت بەرز بوون سبحان الله لە بەیانیەکەوە تا نیوەڕۆ تا دوای نیوەڕۆ یەکتریان دەبینی دەیگۆ یا ئەخی کیف أصبحت اليوم ئەوەندە بەهێز و ئیمانێکی پۆڵان دەگو الحمد لله أصبحنا في نعمة وصحة وعافية وسلامة بەیانیەکی زوو کە لە هەژاری لە برسیەتی لە ناخۆشی لە یەک دنیان معاناتەوە هەمیشە بڵێن الحمد لله على نعمة الإيمان والهداية سوپاسی خوا پەروەردگار بکەین زۆر باشە دێنە سەر بابەتی یەکەم لە هەڵبژاردننی دیتنی کەسانی سەرکەوتو یا دۆزینەوەی ئەو کەسانی کە صفاتی بەهێزیان تێدایە یەکەم بەشداریەکی کارە بەڕێزان بەشداریەکی کارە زۆر گرنگە لە هەر شوێنێک بووین بەشدار بین لەنێو کۆمەلگایەکەمان بەشدار بین لەنێو معاناتی گەڕەکەکەمان بەشدار بین لەنێو گۆڕانکاری لەناو خێزانەکەمان لەناو خزم و دراوسێکانمان بەداخەوە بەشێکی زۆری خەڵک بە شێوازێکی گشتی بە هەردوو ڕەگەزی برایان و خوشکان لی دەپرسی لە کامە گەڕەچی دەڵێ والله الحەمدولله لەو گەڕەکە مرتاحم بەڵام سیرکە بەڵام ئێستا هەموو خەڵک پەیوەندی کۆمەڵایەتەکانی پچڕاندووە لە بۆنە مناسباتەکانی جەژنیش کەس لە دەرگای کەس نادا کەس سەردانی کەس نادا دەزانن ئەوە چمان بیر دەخاتەوە پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کەسێک کە گوتیەتی هەموو خەڵک بێ متمانەیە و هەموو خەڵک بە هیلاک چووە و خەڵک خەیری پێوە نەمایە فهو ئەهلەکهم نەوەکە ئێمە لەو جۆرە کەسانە بین باشە کە خەڵک لە دەرگا نادا خەڵک نایەتە ماڵت خەڵک پەیوەندی کۆمەڵایەتەکانی پچڕاندێ من بۆ وابم ئاینەکەم وا ڕێگا پێم دەدا کەسایەتی سەرکەوتوو کە تۆ خۆت لە کەسێکی وابی ئەوە ڕێگەمان پێ دەدێ من دەچم لە دەرگای ئەو ماڵانە دەدەم من دەچم دەست پێشخەری دەکەم من دەچم تعارف لەگەڵ خەڵکی ئەو گەڕەکەم هەر جۆرە کەسانێک بوون و بالفعل ئەوانەی مبادرەشیان کردیا دواتر کەمترینی خەجاڵەتیان لە خۆیان هەست پێ کردێ جیرانی وە هەبوو دوای 6 مانگ هەبوو دوای 3 ساڵ ئەوجا داخی پەشیمانی ئەو لە کاتی مال گواستنەوە بارکردن ئەو جیرانە باشەمان ئێمە یەکترمان نەناسی بوو کە حەق و مافی یەکتریشمان لەسەرە تەماشای فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بکەن سەڵات و سەلامی خوا لەسەر بێ تا چل جیران حەقی لەسەر یەکتر هەیە کامە تەنها لە ڕاست و چەپ نەخێر لە پێش و لە دواوەش دەتوانین لە بڵێن بوعدێکی چوارگۆشەیی و حەزرەتی جوبرائیلی ئەمین پێغەمبەر خوا دەفەرمێ بەردەوام ئامۆژگاری دەکردم حتا گومانم دەکرد کە جیران چی لە یەکتر ببا میرات لە یەکتر ببات باشە گرینگە بە خۆمان دابینەوە سەرکەوتنی تو لەوەیە سەرکەوتنی ئافرەتان و کەسایەتی سەرکەوتو لەوە نییە تەنها لە شوێنی ئیشەکەی کەسێکی سەرکەوتو بی بۆی پلە وەزیفەکەی بەرز بیتەوە ئافرەتی سەرکەوتو کەسایەتی سەرکەوتو تەنها ئەوە نییە لە چوارچەوەی خێزاندا لە شوێنی دیکە کەسایەتێکی ڕقەبەر بی کەسایەتێکی تووڕە بی کەسایەتێکی عیناد بی کەسایەتێک بی مناقەشەکار بیت
نا لە هەموو شوێنەکان لە یەک پێگە نابی بە دوای کەسایەتی خۆماندا بگەڕین لە هەموو پێگەکانمان کە دەگوتری کەسایەتی سەرکەوتن تەنها لە ماڵ نییە سەرکەوتن تەنها لە ناوەندەکانی خوێندن نییە کەسایەتی سەرکەوتو ئەوە لە مارکێتێکیش کەسێکی سەرکەوتوبی لە کڕین و بازاڕێکیش خاوەن کەسایەتێکی سەرکەوتوبی لە معاملەیەکیش خاوەنی کەسایەتێکی سەرکەوتوبی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بیرمان دەکاتەوە رحم الله امرئا اذا باع سمحا واذا اشترى سمحا لە هەر شێوازێک لە کڕین لە فرۆشتن تەسامح و لێبوردەیت پێوە دیاربی ئەوە گرنگە لە دوای بەشداریەکی کارە بەشێکی دیکەی هەرە گرنگ لە کەسایەتی کەسی سەرکەوتوو الدعوة الصامتة بێبێدەنجی تۆ کەسێکی سەرکەوتوو بە وجودت لەو شوێنە تەنها ئامادەبوونت بەشداریت لەوێ گۆڕانکاریە لە کۆمەڵەکشت بەبێ ئەوەی قسە بکەیت بالفعل هەڵوێستی زۆرێک لە خوشکانمان ئەوە بووە کە بەشداریان لە شوێنێک کردیە مناقەشە نەمایە ڕێزگەڕایتەوە جوانترین وشە لە بەرامبەر یەکتردا تەسامح لێبوردەیی بەڵام بە جۆرێک لە جۆرەکان جاری وهە بۆ جیاوازی لەگەڵ تۆ دروست بووە لەو شوێنە هەندێک کەست پراوێز خستیە هەندێک کەست زیاد لە ئەندازە بایەخ پێداینە یا بە جۆرێک لە جۆرەکان کەسێکە بۆ تەنها خوێندەوەی ڕووگە و وەجهی چاو یا سیما و ڕوخسار ئاخر هەندێک کەسەیە بە جۆرێک خوای گەورە دروستی کردێ بە کەسێکی داخرا و دیارە بەڵام لە حقیقەتدا لە هەموو کەس زیاتر دەتوانی لێی بەهرەمەند بی چی ئەو تەحەکومە ئەو خەیاڵی بەسەر تۆدا کرد کە تۆ بڕیاردەی نەفس إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي بەئاگدار بین خەیاڵی بینینی خۆمان تەرکیزی چاومان یا بڕیارێکی خێرا قەت ناتوانین بڕیاری لەسەر بدەین و پاشگەز بینەوە لەوەی کە لە بینینی یەکەم مەشهەد بڕیار لەسەر هەر جۆرە کەس و کەسایەتێک بدەین ئەوە کەسایەتی سەرکەوتووە و بە بێدەنجی ئێمە کەسێکی کاریگەر دەبین بە پشتیوانی خوای پەروەردگار بەڕێزان خاڵێکی دیکەی زۆر گرنگ بە دوای ئەودا ئەوانە کەسی سەرکەوتون کە دراساتی مستقبلیان هەبی پێشبینیان بۆ داهاتوویان هەبیت هەمیشە کەسێکی ژیر و کارامە و شارەزا ئەوەیە کە بزانی چ دەگوزارێ بۆ داهاتوو نەخشە ڕێگایەکی باشی هەبیت بەداخەوە من دەڵێم بەشێک لەوانەی کە پرۆژەی زەواجیان کردیە خۆیان تەسلیمی قەدەر کردیە لەوانەیە خوێندنەوەیکی باشیان نەبووە بەڵام بە هەر حاڵ پلانیان نییە بۆ داهاتوویان دەی بزانین لەبارەی پەروەردەیەکی دروست دەتەوێت ئێوە وەکو خێزانێکی چۆن بناسرێن خێزانێکی زۆر کراوە یان زۆر داخراو یان خێزانێکی مامناوەند ئەو پرسیاریان لە خۆیان نەکردیە بۆیە نازانن سەرنجامی منداڵەکانیان بەرەو کوێیە نازانی خۆی لەگەڵ هاوسەرەکەی چ جۆرە بیرکردنەوەیەکی هەیە بە چ شێوازێک بەڕێگادا دەڕوە دەبی هەوڵ دەیت تۆ ئافرەتێکی سەرکەوتووی کەسایەتێکی سەرکەوتووی یا خوشتێک کە هێشتا لە چوارچێوەی خێزانەکەیەتی دەبێت پرسیار لە خۆی بکە ئێمە کامەین لە کامە جۆرە خێزانین یا لە کامە جۆرە کەسین کە شێوازی بیرکردنەوەمان ئەها باسی ئەو جۆرە خول و دەوراتانەی ناسینی خود دەکرێت چەندە ناسینی خود گرنگە و پێویستە ئەوەندە ناسینی خانەوادەکەش چونکە تەئسیری لەسەر دروستبوونی خودی کەسەکان هەیە بابەتێکی قوڵە ناچمە سەری بەڵام گرنگە تا ئێستا کەسمان هەیە لە خۆی نەپرسیە خانەوادەکەی من چ جۆرە خانەوادەیەکن ئەوەیەکمان هەیە یا خوێندنەوەی خەڵک چێ لە بەرامبەر خێزانەکەی ئێمە لە بەرامبەر کەسایەتی ئێمەیە بەڵێ دەستخۆشی بۆ ئەو خاتون و خوشکە ڕێزدارانەمان کە جۆری حیجابیان چەندین مەرتەبەی پێوە دیارە لە سەربەرزی لە شایستەیی لە شکۆ و ڕێز بەڵام ئایا حەقی ئەو جلکەیدایە حەقی ئەو لچکەیدایە حەقی ئەو حیجابەیدایە و حەقی ئەو شوێنەیدایە کە تێیدا هەموو شۆ دەکات و دەیەوێ پارێزگاری لە پێگە و شکۆی ئەو شوێنە وەکو پێویست یا ماڵ و خانەوادە یا لە گەڕک ئەو تعارفانەی کە هەیە جاری وایە بە شێوازێکی وەکو دەڵێ خوارزکی بە قەدەرەوە ڕێکەوتیە بە دوای چێدا بووی لەو گەڕەکە ئەو کۆمەڵە کەسایەتیە ئەو کۆمەڵە کەسە تا ئێستا تعارفیان نەبووە بەرکەوتنیان نەبووە لەگەڵ هیچ کەسێک شوێنێکی ئاوایان نەزانیە تا چەند محاولەم کرد ئەوانیش لەگەڵ خۆم بەشدار بم پێشنیارێک سەرنجێکیان کەسی واه بووە بە درەنگانێکی زۆر درەنگەوە هاتیتە ناو دەواازەیەک شوێنێکی ئاوا پێش ئەوانی دیکە کەوتۆتەوە کە ماوەیەکی زۆر لەوێ بووینە و هەر بە هاکەدایی چوینە گرینگە هەوڵ بدەین ئینشاءڵڵا بە شێوازێکی گرنگ و ڕوئیەی مستقبلی لەبارەی پلانی پێشبینی کراو یەک دوو تێبینی کورت باز دەکەم دەزانن بوونی پلان زۆر زۆر گرنگە هەمانبی هەر کەسەمان لە هەر زۆر پلانی کەسی هەیە پلانی گشتگیرتر هەیە و پلانی مامناوەند هەیە پلانی کورت و درێژخایەن هەیە ئەو وڵاتانەی کە وڵاتی سەرکەوتون و بایەخی گرنگیان هەیە پلانیان هەیە نووسینەوەی پلان ئێوە ژمارەیەک بڵێن بۆ چەند ساڵ پلان هەیە لە هەندێک وڵاتی پێشکەوتوو تا 500 ساڵ نووسراوە داڕژراوە هەیە 300 ساڵ خۆ ئەکید ئەوانی نووسیتیانەوە گومانیان وایە کە نایبینن بەڵام ئافرین بۆ کەسێک بتوانیت بیر لە داهاتووی چەند ساڵی وڵات و نەتەوەکەی بکاتەوە کەسایەتی سەرکەوتوو ئەوەیە پلانی کورتخایەنی ڕۆژانەی هەبی پلانی هەفتانە هەبی پلانی مانگانەی هەبی بۆ کەسایەتی سەرکەوتوو و دراسە بکە لی زیاد کە لی کەم کە پلانی هیچ کەسێک کۆپی مەکە بێی لەسەری بڕۆی خۆت داهێنکاری تێدا بکە گۆڕانکاری تێدا بکە تۆ کەسێکی سەرکەوتووی لەگەڵ تەمەشاکردنی نەخشە ڕێگای کەسێک زیادەی تێدا بکە و لی نوقسانکە بەڵام هەوڵدە ڕۆژانە لەسەری بەردەوام بی وەکو ئافرەتێکی سەرکەوتوو کە لی دەپرسن چی ئەو هەموو ڕێزت هەتا ئەو هەموو کەسایەتی و پێگەی هەتا ئەو هەموو تەئسیرەی کە هەتا دەڵێ بەدەستکاریکردنم لە کۆمەڵێک نەخشە و پلان بەڵام بە داڕشتنەوەی بیرۆکەی خۆم و بەردەوامیم لەسەریان خوێندنەوەی زۆرترینی کتێب هەر کتێبێک لەبارەی فکر کە کەسێک بووە حەزی کردێ لە نێخوازی فکر گۆڕانکاری بکە هەر کتێبێک کە ئاماژەیان پێ کردێ فڵانە کتێبە گوتیەتی خوێندیتمەوە تێبینی خۆشم لەسەری نووسیە
ئەوە گرنگە کە کتێب دەخوێنینەوە تێبینی خۆشمان لەسەری بن هەرچی کتێبێکی نوێ چۆن توانیت کوا ئەو کاتە بەڵێ تیزاماتی زۆرم هەبوو کاتی زۆرم بەڵام ڕێژەیەکی خوێندنەوەم دیاری کردبوو لە ڕۆژەکانم بەسرم دا تێنەپەڕی ئللا ئەو چەند کات ژمێرە بخوێنمەوە ئەوە وام کرد کە زۆرترینی کتێب بخوێنمەوە بەردەوام بە لەسەر خوێندنەوە زۆرترینی کتێب دەخوێنیەوە بە کەمترینی کات بەڵام بە بەردەوامی لەسەری بیرۆکەیەکی جوانە و هەوڵی بوونی پلان و نەخشە ڕێگا بکەین خاڵێکی گەنێک یەک لە هۆکارەکانی سیماتی کەسی سەرکەوتوو خاڵی سەرکەوتوو فەن الممکن مەڵێ ئەو شتە مستەحیلە مەڵێ ژینگەکەی من دەرفەتم پێ نادا بڵێ دەتوانم ئەوە بکەم بڵێ هەوڵ دەدەم بیکەم مەڵێ ئای زۆر زەحمەتە مەڵێ قورسە مەڵێ جار ژینگەی ئەو خاتونەی کە لەو ماڵەیە ئەو خوشکە بەڕێزەی یا ئەو مامۆستا و بانخوازەی کە ماشا ئەڵڵا بڕواتەن هەبی لەوانەیە معاناتەکانی زۆر زیاتر بی لە کەسێکی دیکە بەڵام توانیویەتی معاناتەکانی بکاتە پردی سەرکەوتن هەنگاوەکانی سەرکەوتن و بەشێکی زۆری کەسە سەرکەوتوەکان ئەوانەی خاوەن ئیرادەی بەهێزن ئەوانەی صفاتی کەسانی قائید و سەرکردەیان تێدایە بڕۆ لێیان پرسیارکە دەڵێت چ کاتێک تۆ ئەو صفاتانی سەرکردە لێ دروست بوو دەڵێ ئەو کاتانە بوو کە لە معاناتدا بووم تەسلیم نەبووم دەستم لەسەر ئەژنۆمدا نەنا هەنگاومنا ڕێگایان هەرە ناخۆشە سەختەکانی ژیان ئەوان ڕێگای سەرکەوتنیان نیشاندام تو ئاوا بیر بکەوە هیچ کاتێکیش نەبووتە درەنگ بۆ هیچ کەسێک مێژووی چەندین کەسانمان لایە کە چەندین زمانی جیاواز فێر بووە لە درنگانێکی تەمەنیەوە دەستیان پێکردیە مێژووی چەند کەسێکی حافظ قورئانمان لایە لە بەڕێکردنی چەند ساڵی تەمەنی بۆتە حافظ قورئان چونکە خولیا و هیوا ئاواتی هەبووە خاوەنی بڕوانامەی زانستی خاوەنی علم و زانستی نوێی ئێستاکە گرینگە بەڕاستی هیچ کاتێک نەبووتە درەنگ هەوڵ بدەین و بتوانین ئەو شێوازە هونەرە بدۆزیەوە کە بڵێ دەتوانم بەڵام بەڕێگایەتی دروست نەک تەنها خۆخەڵەتاندن و فێڵ خۆکردن بی خاڵێکی گرنگ لە صفاتی هەرە سەرکەوتوەکان کە زۆر جار ئیش و کارەکانمان هەنگاوەکانی سەرکەوتنمان ڕێگای سەرکەوتنمان لێ دوور دەکاتەوە تەداخولات بەشداریکردنی کێشەی هەندێک کەس بە ناوی دڵسۆزی بەڕێزان کەسایەتی سەرکەوتو هەنگاوی سەرکەوتن لەوە ببینە کە دەست لە تەداخولات لە دەستکاریکردنی ئیشی خەڵک بڕیاری خەڵک پرۆژەی خەڵک ئەگەر بە چاکەش بیت بەدەیها کێشەی خێزانیمان هەیە دایکێکی دڵسۆز دایک نییە ناتوانانی کەسێک لە دڵسۆزی دایک کەم کاتەوە بەڵام با هەمومان یەقینمان وابی جاری وا هەیە تێبینیەکانی دایک بۆ کچێک کە شووی کردیە تێبینیەکانی ناڵێن دڵسۆزانە نییە بەڵام بە هەموو قەناعەتمان وابی لێزانانە نییە لە شوێنی خۆی نییە وەکو ئەو عیلاج و چارەسەرانەی کە دکتۆرێکی ڕێزدار ئامادەی دەکات بۆ کەسێکی نەخۆش بۆ کەسێک تا کەسێک فەرقی هەیە و جاری وا هەیە ڕێژەی پێدانی عیلاجەکەی کە بۆ شیفایە بەڵام زیادکردنی و کەمکردنی لێی زەرەری پێدەگەێنی بەڕێزان زۆر گرنگە دەست هەڵگرین لە تەداخولات و ئاگادار بین بە شێوازێک ئەو عیلاجە بۆ کاتێک و بۆ شوێنێک پێویستە بەقەت پێویست باز بکرێ و بخوێنرێ هەر شتێکی خۆش بڵێم لەبارەی بەکارهێنانی عیلاج و زانست برایەکمان لەگەڵ بوو دەیگۆ خەزورم یەکێکە لەوانەی کە هەمیشە حەزی لە بەکارهێنانی عیلاج و دەرمانە هەندێک لە بەتەمەن و ساڵاتەکان پێیان خۆشە زۆرترین عیلاج بەکاربێت هەموو عیلاجێک بەشێکی چارەسەرە بەڵام بەشێکی بۆ شوێنێکی دیکە خراپە زەرەری هەیە دەیگوت لە هەر مەجلیسێک لە هەر میێوانداریەک لە هەر شوێنێک پارچە عیلاجێک حەبێک گولاجێک تەنانەت ئەگەر لەسەر پەنجەرە و لە شوێنێک بایە ئادەی بهێنن ئاوێک بین دەی خوارد بۆ بەخوا بە خۆڕایی دروست نەکە بۆ شوێنێ هەر باشە بۆ شتێ هەر باشە گرینگە ئێمە بزانین تەداخولاتەکەی تو مەڵێ بۆ ئەو کەسە باشە مەڵێ عیلاج و چارەسەرە بڕواتەن هەبی جاری وا هەیە قوڵبوونەوەی کێشەکان ئەها لە نزیکی کەسە دڵسۆزەکانە دەستی لێ هەڵگرە لێگەر ئاماژە بکە پێشنیار کە بەڵام تەداخل مەکە و محاسبە مەکە لەوەی کە پێشنیارت بۆ کرد بە قسەی نەکردی یا ئەو حەقە بە خۆت دەی کە جارێکی دیکە بە تووڕەبوون یا لێ نەپرسینەوەی ئەو بابەتەی کە لەبەردەستە ئەوە گرینگە بە شێوازێک لە شێوازەکان نەخشە ڕێگایەکی باش لەبەردەستی خۆتەبی و پێشنیاری بکەی کە نەخشە ڕێگایەکی و وا بکەین ڕاوێژت پێ بکە نەک ئەتۆ ببیە کەسێکی بێزارکرد لە بەرامبەری خاڵێکی دیکەی گرنگ لە هەنگاوەکانی سەرکەوتن و کەسایەتی سەرکەوتو مەبدەئی پرسوڕاوێش ما خاب من استخار وما ندم من استشار وأمرهم شورى بينهم هم پەشیمان نابینەوە هەم زەرەر ناکەین و مسلمانی سەرکەوتو ئەوەیە کە ڕاوێژ و مەشوەرەت جێبەجێ بکە بەڵام ئەوە جێی پرسیارە مەشوەرەت بە چێ دەکەین بەوانەی لە بەرژەوەندی ئێمە بڕیار دەدەن بەوانەی وەکو ئێمە بیر دەکەنەوە یا ئەگەر کەسێک ڕاوێژ و مەشوەرەتمان پێ کرد قسەکەی بەدڵی ئێمە نەبوو جارێکی دیکە مەرحەبای نەکەین و بڵێن وەڵاهی ئەو مامۆستایە تەواو تازە لە بەردڵی ئێمە شکا ئاوا تەوەقەم نەدەکرد بۆ بەدوای ئەو پرسیاراندا دەگەڕێت کە بەدڵی تونە بەدوای ئەوانەدا بگەڕێت کە لە بەرژەوەندی تۆن لەوە مراجعە بکە لێرێ و هەنگاوەکانی سەرکەوتنی تۆ دەستی پێ کردووە ئەها باسی ڕاوێژکاری دەکرێت هەر لە سیستەمی ئەو حکوومەت و وڵاتانەی خۆشمان وڵاتە عەرەبیەکان بە شێوازێکی گشتی گەورەترین کارەساتێرە هێناوەتە سەر میلەتی بەشمەینەت بەوەی کە ڕاوێژکارانی نابەرپرسیان لە شوێنی خۆیاندانە وای لێ هاتی خەڵک لە بابەتی پلان و ڕاوێژ و مەشوەرەت بترسێ ئێمە دەین جارش ئەوە دادەڕێژینەوە
وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵات سەلامی خۆی کەسی شایستە لە شوێنی خۆی دادنین بەڵام ئێمەش شایستەیمان هەڵ نەبژاردیە لەوانەی کە پرسیان پێ دەکەین لەوانەی کە ڕاوێژیان پێ دەکەین ئایا خاوەنی تەقوایەکی ڕاستەقینەیە ئەوەی لە دڵیەتی ئەوەت بۆ بڵێ کە مەسلحەت و بەرژەوەندی خۆیەتی وەی ئەو کەسەیەتی یا لە بەرژەوەندی شتێک قسە دەکا یا جاری وهەیە تەجروبە و ئەزمونێکی هەڵەی خۆی پێی خۆشە با ئەویش بەشێکی ناخۆشیەکانی ژیان بچێژی بۆی دوایە بێتەوە سەرخۆی بەڕاستی زۆر شتی وامان بینیە بە زمانی کردەوە ئەو شتانەمان بینیە شەکنی ڕاستە خۆ کەسە قەناعەتی وابی نا با تۆزێک زبری ژیان ناخۆشی ژیان ببینی دوایە بێتەوە قەدری خانەوادە و ئارامی لەسەر خۆی بژانی بۆ ڕێگای ناخۆش پیشانی خەڵک دەین ڕێگای دوور نیشانی خەڵک دەین دوای دێتەوە پێش خۆمان دێتەوە خۆمان کارە سات و گرفت لە بەردەم خۆمان دروست دەکەین ئەی ئەوە لە کوێ دادنین کە پێغەمبەری خوا دەفەرمێ الله في عون العبد ما دام العبد في عون اخيه خوا پەروەردگار ڕاستە و خۆت دەبێتە پشتیوانی تو هاوکاری تو سەرخەری تو کە تۆ سەرخەر و یارمەتی دەری کەسێکی دیکە بووی بەڕێزان هەر لەبارەی پلانەکانی سەرکەوتو من پرسیارێک لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم بەڕێی ئێوەی بەڕێز چیە کەسی سەرکەوتو تا ئێستا شتێکمان باس کرد کەسی سەرکەوتو لای جەنابەت چێیە لەگەڵ ئەو چەند خاڵانەی کە باسمان کرد یاڵڵا بە سەرنجی تووڕەیەوە سەیرم مەکەن چێیە کەسی سەرکەوتو لە لای جەنابەت فەرمون وەکو قوتابیەکانی زانکۆ نەڵەنجامە مەستا خۆت پرسیارەکەت کرد خۆش وەڵامی بدەیەوە بێ زەحمەت فەرمون با بیرکەینەوە ئەها بەشێکی زۆرمان حەزمان لە بیرکردنەوە نییە بەشێکی گەنجانمان لە شێوازی بیرکردنەوە خۆمان وامان کردێ کە بڵێن زاکیرەمان بەهێزە شتمان بۆ لەبەر ناکرێ یا پرسیارێکی شیکاری زۆر ئاسان لێ دەکرد با مۆبایلەکە بینم با حاسیبەکە بینم مشکی خۆمان بەکار ناینین هەوڵ دەین زۆرترینی شت چەندە جەستەی هەموو کەسێک پێویستی بەڕاهێنانە پێویستی بە مەشق یا وەرزشوانەکان کە ماندوو نابن لە ڕۆیشتن لە وەرزشی زۆر قورس چەندە جەستەی ئێمە پێویستی بە وەرزشە ئەوەندە بیر و عەقڵمان پێویستی بە بەهێزکردنە بە زۆر خوێندنەوە بە زۆر پرسیارکردن بە جۆرێک جوڵانی هەندێک یاری مێشک بڕاتان هەبی زاکرێتان بەهێز دەبی و ئەوانەیە حەزی لەبەرکردنی قورئانیان هەیە باشتر قورئانی پیرۆز لەبەر دەکەن بەوەی کە زۆرتر مەڵن مێشکمان ماندووە مەڵن تااقەتمان نییە بەکاری بێنە زیاتر لیاقەی لەبەرکردنت و تێگەیشتن زیاتر دەبی و شێوازی بیرکردنەوەمان باشم با من بڵێم کەسایەتی سەرکەوتوو ئەو کەسەیە کە خاوەن ئامانج بیت هەدەفی هەبی ئامانجی هەبی لە هەنگاونان بەڵام هەوڵی هەنگاوی خێرانە دەین هەوڵی خوێندنەوەی ئەو شوێنە بدەین کە دەمانەوێت هەنگاوی بۆ بنین ئەوە کەسایەتی سەرکەوتووە خاوەن هەدەف خاوەن بڕیار خاوەن ئامانج و بزانین بەرەوچێ هەنگاو دەنێین و لەبارەی دیراساتی مستەقبەلی کە باسمان کرد کەسی سەرکەوتوو ئەو کەسەیە کە لەگەڵ هەنگاونانی دیراسەی تەمەنی پێشخۆی بکات چۆن هەر یەکەمان کە ئێستا لێرە دانیشتین لە هەر قۆناغێکی تەمەنمانین ناخۆشە بڵێ 10 ساڵی دیکەی خۆت پێشبینی بکە و سیرکە خۆت لە چ قۆناغێکی زۆر ناخۆشە بڵێ بەرەو پیری و شەکەتی ڕۆیشتوم زۆر ناخۆشە بڵێ ئێستا زانکۆم تەواو کردی و ئیشێکم لەبەردەست نییە بەڵام ئامادەسازی بۆ بکە بڵێ ئەگەر گەیشتمە 10 ساڵی دیکەی تەمەنم بە قەدەری خوای پەروەردگار و ئینشاءالله تەمەنی هەموو لایەک پڕ لە خێر بی هەوڵ نادەم کەسێکی بەهێز بم هەوڵ ناکەم ئەسەری پیری بەسەرمەوە دیار بیت هەوڵ نادەم بێ ئیش بمێنمەوە وەکو گەنجێک کە زانکۆی تەواو کردیان لەبەر ئەوەی پێگەی زانستی خۆی بەهێز نەکرد لەبەر زمانی جیاواز نازانی من زمانی جیاواز دەزانم هەوڵ دەدەم کەسێک بم زۆرترین گەشتی وڵاتانم کردبی بەچی تێچووی بنەماڵەکەم وەزعەکەم نا ئەو ئافرەت و ئەو گەنجانەی کە سەرکەوتون و زمانی جیاوازیان زانێ بە چەند دەرفەتێک گەشتی وڵاتانیان بۆ ڕێکەوتیە ئێستا من لەو پشووی هاوینە چەند کەسایەتێک دەناسم لە ڕەگەزی پیاوان و ئافرەتان کچان و کوڕان گەشتی وڵاتانیان بە خۆڕایی بۆ ڕێککەوتیە بەچی لە خانەوادەکەیان لە ناسیا و لە کەسێکی وا لەبەر ئەوەی زمانی ئەو وڵاتی کە ئەو عائیلە پێویستیان پێ بۆ زانیتیان وتیان تخوا ئەو گەنجەمان لەگەڵ بنێرن بۆی تەرجمەمان بۆ بکاو لەوێ کەسێکی دیکە لەگەڵمان تێچووی و تێل و چوون و مەسرف و هاتوو لەسەر ئەوەیە بە معززی مکەڕەمی دێتەوە گەشتی ئەو وڵاتەشی بەنسیب بوو هەمووی لەسەر یەکێکە لە خاڵەکانی هەنگاو بۆ خۆفێرکردنی زمان هەم خزمەتەکەی بەنسیب بوو هەم گەشتەکەشی بەنسیب بوو خاڵێکی دیکە دەزانن کاریگەری جەڵتەی مێشک خۆ هەموو لایەک بپارێزیت کە لی دەترسین هەندێک جار ئەوانەی زیاتر لە زمانێک دەزانن بە دوورن لەوەی کە تووشی هەندێک لەو نەخۆشیانە بن کە زیاتر لەسەر مێشە کاریگەری خراپی هەیە نەخۆشیەکانی بیرچوونەوە لەگەڵ تەمەن کەمترینی کاریگەری لەسەر ئەوانە بە زمانی حسا و داتا لەسەر ئەوانەی کە زمانی جیاواز و ئەوانەی بیرکردنەوەی زۆرتریان هەیە زۆرێکی دیکە لەوانە زنای مامۆستا شێرزاد ئاماژەی لە بەشێکی ئەوانە کرد ئەوانە بەشێکە ئەو خۆپارێزیەی کە ئێمە چۆن خۆمان پارێزین بۆ ئاوا بە ئەکتیڤی و چاڵاکی بمێنینەوە و بەهێزێکی ئیمانی پۆڵاینی بەهێزەوە بەڕێزان خاڵێکی دیکە لە خاڵە هەر بەهێزەکان بتوانی کەسایەتێکی سەرکەوتوبی لە هەموو شوێنێک شاهدی دوکاندارێک بۆ تۆ زۆر گرنگە کە بڵێ بەڕاستی خاوەنی کەسایەتی بوو خاوەنی ڕێز بوو خاوەنی کەسێکی کاریگەر بوو کتێبێکی زۆر کاریگەر هەیە پێم خۆشە هەمووتان بیخوێنەوە دەزانم ئی دکتۆر عورەیفیە ضع بەسمەتەک جێپەنجەت بەجێ بێڵە لە هەر شوێنێک
ئێمە لە زۆر زار لەگەڵ گەنجان لە خولوسی مینارەکان دەڵێن هەوڵ دە کەسێکی کاریگەر بی هەر بۆ خۆشی ڕۆژێک لەگەڵ مەجموعە گەنجێک باسی ئەومان کرد گوتمان هەوڵدەن لە بەکارهێنانی دەستی ڕاست و چەپ تەنانەت لە مارکێتێک لە دوکانێک کە ڕۆیشتی بەدەستی ڕاست پارەکەی پێ بدە و ئەگەر خاڵۆی دوکاندار خاوەنی مارکێتەکە بەدەستی چەپ لێ وەرگرتی بەڕێز و احترامەوە بڵێ خاڵە جان ڕوخسەتە پرسیارێ بکەم کوا زەحمەت نەبی بەدەستی ڕاست وەرگرە بۆی پارەکەی توش بە بەرەکەت بی و ئەگەر باقیەکەی پێدایەوە پێی بڵێ زەحمەت نەبی بەدەستی ڕاست پێم بڵێ و توش بەدەستی ڕاست وەرگرەوە ئیدی لەو شوێنە نزیک بووین ڕۆژێک ڕێمان کەوتە لای دوکانی مارگەرێتی گوتی کاکە تو بەڵایەکت بۆ ئێمە نایتەوە من خێر گوتی ئەوانە هەرچی دێن تا ئێستا هەمووی دەڵێ ئەرە بەدەستی گوتی جاری وایە لەبەرەوەی عکس ڕاوەستاینە بەدەستی ڕاستی لێیان وەردەگرین دەڵێ تو بەدەستی کاکە وەڵا بەدەستی ڕاست لێت وەردەگرین مەبەستم چەندە گرینگە خاوەن پەیامێکی ئامانزدار بی ئەوە لە خۆ تەطبیقکە هەر کارێکی خیر فێری هەر کەسێک دەکەی معلم الناس الخير حساب دەکرێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێ باسی معلم الناس الخير دەکا کەسێک کارێکی خێر ڕەوشتێکی خێر ئامانجێکی خێر فێری کەسێک بکە هەرچی ڕۆح لەبەرە هەرچی جان لەبەر لەسەر ئەو ئەرزە دوعای خێر بۆ تۆ دەکا هەم لە فریشتە و مەلایکەتەکان هەم لە گیان لەبەرەکان هەم لە باڵندەکانی ئاسمان هەم لە ماسی و نەهەنگەکانی ژێر بەحر و دەریاش هەمووی دوعای خێر بۆ ئەو کەسە دەکەن کە کاری خێریان بۆ دەکەن جاخۆ بەشێکی سەرەتایی بابەتەکەشمان باس نەکردی هێستا ئینشاءالله هەوڵ دەدەین کۆتایی پێبینین خاڵێکی دیکەی گرنگ لە چەند مەشق و نمایشێک بۆ ئافرەتی سەرکەوتو کەسایەتی سەرکەوتو چەند مەشقێک دەکەین بۆی مراعاتی کاتیش بین کەسی سەرکەوتو چییە ئەوەیە هەموو هەنگاوێکی جێگای سەرنجی دەوروبەری بیت باش خۆزیا کاتمان لە بەردەست بواە خۆزیا کاتمان لە بەردەست بە بمانتوانی باە هەر یەکێک لەگەڵ تەنیشتەکەی خۆی هەڵستێنینەوە بڵێن زەحمەت دەبی هەستا ڕەفیقەکەی خۆتمان پێ بناسێنە و یەک دوو بەهرەی ئەویش بڵێت باشە ئێستا وا دابنێن لە دەرفەتێکی کراوە لە بەردەستمان تەنیشتەکەی خۆت پرسیاری لێ بکە ناوی ئاستی خوێندنی و حەز و خوڵیا و ڕەغبەتەکانی ڕاستەخۆ ئەتوو بە ئێمەی بناسێنی هەستەوە زەحمەت نەبی ئەو ڕەفیقەی تەنیشتم خاتو فلان خوشکە فلان ناوی ئەوەیە ئاستی زانستی ئەوەیە و حەز و ڕەغبەتەکانی ئەوەیە ئیدارەی ئێرەوا بزانم ئەو مۆدەڵتەمان پێ نادن ئەو کاتە لە بەردەستمان بی بەڵام تکایە هەڵمەستن ئەوڕۆ لێرە بڕۆن چکە ڕۆژی دومیشتان هەیە ئەو خولەیە هەر کەسەتان لەگەڵ تەنیشتی خۆتان دو ئەگەر لە ڕێستێکیش بوو لەگەڵ تەنیشتی خۆت باشە کەس شوێنی خۆی نەگۆڕی لەگەڵ تەنیشتی خۆت ناوی خۆت پێی بڵێ و بەهرە و شارەزایی و توانایەکەی و ئاستی خوێندەواری لە هەر شێوازێک بووی دواتر ئەویش لەو بڵێتەوە کە هەستایەوە ئامادەبی ئەو بناسێنی ئەویش بناسێنی بەڵام قەلەم و نووسین بەکارمەینن دروستە ئەوە گرینگە ئەوە یەکێکە لە مەشق و ڕاهێنان خاڵێکی دیکە با مەشقێک ئێستا بکەین ئەزیەت نەبی بەبێ ئەوەی هیچ قسەیەک بکەین هیچ ژاوەژاوێک لە هۆڵە پێیاکەین هەر کەسە تۆقەی لەگەڵ تەنیشتە خۆی بکە فەرمون هەر کەسە تۆقەیەک لەگەڵ تەنیشتە خۆی گوتمان بەبێ ئەوەی هیچ دەنجێک ببیستین دەستان خۆش بی ببورن تۆقەکە دووبارە دەکەینەوە فەرمون ڕوخسەتەیە سێبارەی بکەینەوە فەرمون با سێبارەی بکەینەوە دەستان خۆش بی بەڕێزان بۆیە سێبارەمان کردەوە ملاحەزەیەکم کردە من هەر بە جددی ملاحەزەم کرد هەندێکتان لەوەی تەوقەتان لەگەڵ ئەوەی تەنیشت خۆتان کرد لە هەر سێجار هەر ئەو دەستی بردە پێش ئەوەی دیکە دەستی بۆ هێنا ئەو نەیبرد ئەو دەستی زیاتر هێنا ئەو کەمتر بردیە پێش هەمان شت دووبارە بووە و هەندێک لە تەوقەکان بڵێن دەکرێ من وەکو ملاحەزەیەک وەکو تێبینی بڵێم بەڵام جاری وەش ئەوە لە تو دووبارە بوویتەوە ئاراستەی ڕوخسار لەگەڵ ئەو کەسە نەبوو کە تەوقەت لەگەڵ کرد ڕوود لەو لایە بوو تەوقەکەشت لەگەڵی کرد تەنها وەکو بڵێ ڕاستپادەکەت جێبەجێ کرد بەڵام نەتگەیاند بەڕێزان ئەوە خاڵێکی گرینگە لە کەسایەتی کەسی سەرکەوتوو ڕێزمان بۆ مامۆستایانی ڕێزدار کە ماندوون و خوتبەی جومعە پێشکەش دەکەن بەڵام بەشێکی زۆری مامۆستایان هەڵڕشتنی زانیاریە نەگەیاندنی زانیاری بە کەسەکان و دواتر ئیش لەسەر ئەوە بکەن بەشێکی مامۆستایان خواپاداشیان تۆ زۆر باش لەسەر ئەوە دەکەن هەفتەی داهاتوش کە دێت باسی هەفتەی پێشتر دەکەن و بابەتەکان تێک هەڵچێش دەکەن لەگەڵ یەکتر ئەوەمان باس کرد و ئینشاءالله ئێوەش کارتان پێ کردووە و بیگەیەنە خانەوادە و ماڵتان بەڵام ئەوە گرینگە ئێمە کاتێک کە دەمانەوێ لە گەیاندنی هەر جۆرە زانیارێک تەوقە مصافحە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بیرمان دەخاتەوە گەیاندنی وزەیە بە یەکتر خۆشەویستیە ناتانەوێ شتێکتان پێ برێم لەگەڵ یەکتر بیکەن و دووبارەی کەنەوە خۆشەویستی خوای پەروەردگار بەدەست بێن و خۆشەویستی یەکتریش ألا أدلكم على شيء إذا فعلتم تحاببتم أفشوا السلام بينكم زور صلاة ولا يكتبكن صحابة كان دجرنا دفرمين خوشتريني تشجمان لا مصافحة وتوقيت بيغمبري خوا وردقل لا رخصار وديداري بيغمبري خوا زوتر دستي دهنا زوتر دستي نذا تشاوا حتى أما دس معنا تشابايوا فرمايشتي بيغمبري خوا من هي صلاة سلامي خوا لسربي حتى مسلمان لقى لك مصافحة وتوقيان هي جناح يندسرتوا هێزو وزە بە یەکتر دەبەخشن جاری وهەیە تەوقەیەکی زۆر بەهێز سەرکەوتو دەکەی بەڵام خێرا دەست دەچێشیەوە یەکسەر وەکو بڵێ خاڵێکی سلبی لەسەر بەرامبرت وەکو بڵێ هەست بە بێزاریە کرد لە بەرامبەری ئەو وە تەوقەیەکی تەواو هەیە بەس سەر پەنجە دەخاتە بەردەستی
ئەوەی قێتەوە مسافحی لەگەڵ دەکات ئیهتیمامی نادەوزە و پێکەنین و خەندەی لەگەڵ نییە ئەوانە هەمووی کەسایەتی سەرکەوتون لە تەوخە مسافحەیەکەوە کاریگەری خۆت لەسەر ئەو کەسە دروستکە و کاریگەری لەسەر بەجێ بێرە و بە تەئکید تۆ کاریگەری لەسەر دەوروبەرت بە باشە بەجێ نەهێڵی دەوروبەرت کاریگەری خراپی بەسەر تۆ جێهێشتووە نەک جێدەهێڵی ئەوەش خاڵێکی گرنگ بوو بەڕێزان خاڵێکی دیکە بە هەمومان شێوازێکی مەشقی کرداریمان هەبی بەچی بەوەی ئیسئەل نەفسەک پرسیار لە خۆت بکە تا چەند کەسێکی کاریگەری تا چەند کەسێکی نوێخوازی تا چەند سیفەتی کەسایەتی سەرکەوتوو لە مندا هەیە و هەوڵمدا بیشی گەێنم هەیە کەسایەتی سەرکەوتوو هەیە بەڵام تەنها بۆ دەرخستن تەنها بۆ کاریگەری بوون تەنها بۆ بە شێوازێک جلچێکی باش لەبەر دەکات بەڵێ وەکو عیبارەت قەناعەتێتی بەڵام بۆ منافەسی کەسێکی بیکە یا ئیواهەیە بۆ دەرخستنێک ئەها قسێکی من مدح نفسه فقط كذب هەر کەسێک هەوڵی دا خۆی بە جۆرێک لە جۆرەکان جاری وهەیە بەبێ قسەکردن دەتەوێت خۆت لەسەر خەڵکدا زاڵکەی نا ببە جێی سەرنجی خەڵک بەڵام بە شێوازێکی کردداری بە عیبارەت چەند لە خاتونە خوشکان هەبوو گوتێتی واللهی بەو حیجابەی بەو پاڵە پۆشێکی کردومە بەر لەوەی قسە بکەم زۆرترین خەڵک گوتێتی واللهی لەو ئەتەکێتە زەوق و سەلیقە جوانەی تو بەبێ ئەوەی داوایەکم لێ بکەی من بوومەتە باڵا پۆش بەس زەوق و سەلیقە جوانەکەت بە قسەکانت دیسان لە کەسایەتی سەرکەوتوو کە دەڵێن پرسیار لە نەفسی خۆت بکە ئەوە بکە جوانترین وشەکانی ڕێز لە ئێمە ببیندرێ بەڕێزان بەداخەوە من دەڵێم قسەم لەگەڵ ئێوەیە گلەیم لەگەڵ ئێوە نییە قسەم لەگەڵ ئێوەیە خاوەنی ڕەوشتێکی زۆر جوانی لە جلوبەرگ سیمایەکی زۆر جوان لە ڕوخسارێکی زۆر بەهۆی هێزێکی ئیمانیەوە بەڵام لە قسەکردندا یعنی ببورن ئەگەر بەو شێوازە دەستەواژە ڕاقترینی قسە لە ئێمەمان دەبیسترێ ڕوشتێنترین قسە لە ئێمەمانان دەبیسترێ کەمترین لێبوردەیی لە ئێمەمانان دیارە و کەسێک کە هەڵەی کردین لە بەرامبەر لە هەموو کەس زیاتر لێی تووڕە دەبین دەزانن با بەدوای ئەو پێناسەیەدا بگەڕێین هەمومان بە هەڵەدا چوین لەوەی کە کاتێک برادێکمان هاوڕەیەکمان دەستە خوشتێکمان کەسێک کە هەر جۆرە پەیوەندێکی بەهێزی هەیە لەگەڵمان لەگەڵ ئەوەی غەڵەتێک هەڵەیەکی لێبینی لێی دوور دەکەوێت دڵت لێی دەشکێ دەی لە ڕووی شەرعەوە ئەمانەتی سەرشانە زیاترە بەرامبەری ئەو کەسە پێویستی بە سۆزی تووە پێویستی بە عەتفی تووە پێویستی بە هاوڕێتی زیاتری تووە بۆ دەستی لێ هەڵدەگری پێشتر دەستت لێ هەڵگر با هاوڕێتی لێ بتران باقینە بەڵام لەبەر هاڵەیەک لەبەر غەڵەتێک گوناحباری دنیا و قیامەتی ئەوی زیاتر هاوڕێتی بکە هەوڵدا لە هاوڕێتیەک ناگوناحەکان و تاوانەکان خراپەکان چاوپۆشی لێ بکەین کە ڕوچێر نابین بەرامبەری بەڵام هەوڵ دەدەین بە ئامانزداری مناقەشەی لەگەڵ ناکەین لە کاتی غەڵەتەکە دنیای لێبینینەوەیەک نا دراسەیەکی نەک چاودێریەکی وەکو بڵێ بێتە بواری جاسووسی نا بە شێوازێکی زۆر جوان لەگەڵی هەوڵ دەدەین دڵسۆزی نیشان دەدەین و ئەگەر لە ڕێگای منیشەوە پێی نەگەێنرا بە شێوازێکی دیکە هەوڵ دەدەم ئەو دڵسۆزەی منی پێ بگات لە ڕێی کەسێکی دیکە خوای گەورە دەیگەێنیت کە تۆ پێدگەیاند و هەوڵتدا ئەو گرفتەی کۆتایی پێبینی خاڵێکی دیکەی گرنگ هەر وەکو بابەتی پرسیار من پرسیار لە ئێوە دەکەم زۆر جار باس لە کێشەکان دەکرێت هەندێک لە کێشەکان هەیە وەزعی منیان ناخۆش کردیە ژیانی منیان لاسەن کردیە چینە ئەو کێشانەی لە کێشەی کەسی و کێشەی کۆمەلگا و کێشەی خێزان دەبیندرن ئەو جارە ناڵێن بەشداری ناکەین فەرموون لەگەڵم بن بەشێکم لە کێشەکان تەنها ناوی کێشەکە شەڕحنا بۆم باسکە زۆر بە کورتی کێشەی کەسی یا کێشەی خێزانی یا کێشەی کۆمەلگا دەزانم کات تەواو بوو بەڵام پابەند دەبین ئینشاءڵڵا بە کاتەکانمان فەرموو بەڵێ دەست خۆش گومان یەکێکە لە کێشە کەسیەکان بەڵێ چیکە بەڵێ کەمی مەسەلەن باەخ نەدان بە کات بەفی ڕۆیشتن بەڵێ لە جیاتی هەمووان بۆ دوو بەشداریە دوو دڵی وەسواسی بەڵێ بەڵێ هەیە زیاد لە ئەندازە بە جۆرێک لە جۆرەکان خۆی بە هەندێک خو خەسلەت دەگری لی بووتە ئەوەیەک زۆرترین کاتی لێ دەڕوە ئاخەمە دەڵێن کێشە بەڵێ هەر خۆی دەشکێنی جوانە دەستان خۆش بی ئەوە گرینگە بەڕێزان دەستان خۆش بی خۆزیە کات هەبوایە مەشقێکی ڕاهێنان بواە کە کۆمەڵێک شت دەواازەکەیمان دۆزی باە و خودی کێشەکەەوە چارەسەرەکەشمان باز کرد من ناچمە سەر تەفاسیری بەڵام جاری وا هەیە بەشێکی زۆری کێشەکانمان حەقیقەتیان کێشە نییە باشە دیاردەیە بوونی شتێکە خۆمان ناومان لێ نایە کێشە خۆمان بە کێشەماندانایە جارێ مادام گوترا کێشە چارەسەریشی هەیە و بە تەکید چارەسەری هەموو کێشەکان وەڵامەکەی لە قورئان هەیە لە فەرمایشتی پێغەمبەری خوا هەیە سەڵات سەلامی خوا لەسەر بێ بەشێکی کێشەی لە نێو کۆمەلگا یا لە خودی کەسێک هەیە یا لە خانەوادە و خێزانێکەیە وەڵامەکەی لە سەردەمی پێغەمبەری خوا دراوەتەوە کەوانیش مرۆڤ بوون و ئینسان بوون و هەڵەیان کردی و کێشەیان هەبووە چارەسەر بەدوای ئەو چارەسەرانە بگەڕێ کە پێغەمبەری خوا داینایە بڕواتان هەبی چارەسەرکەی بە ئاسانی دیتراوەتەوە و ئەو ئاەتی قورئانش کە ئەگەر کێشەیەک هەبوو لە نێوان خانەوادەیەک دوو بنە ماڵە فبعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما
تەماشاکەن بەشێکی زۆری ئەو زانا دادوەرانە کە حاکمێکی ڕاستەقینە بوونە لە فەهم و تێگەیشتنی دروستی ئەو ئاەتە کێشەکانیان بینیوەتەوە کێشەیەکی خێزانی معقول نییە چەند ساڵ بخایەنی ئەگەر ویستی هەردوو گلابی ئەگەر یەکێکیان دەستی لە ئینتقام و ڕق هەڵگرتبی بڕاتان هەبی چارەسەرەکەی ئاسانە بەڵام بە حسابی خۆیان بۆ چارەسەر دادەنیشن دەتن لای مامەسایەک دابنیشن ناوێت کێشەکە چارەسەر بی دەڵێ دەیوێت زیاتر پیاوەکەی بشکێنی ئەو دەیوێت زیاتر ئەو بشکێنی ئەو دەیوێت زیاتر خەتابارەکەی بکاتە ئۆباڵی ئەو دەستی هەڵنەگرتی هەر لە ئینتقامدایە هەر لە ڕقدایە بۆیە کێشەکان شەرت نییە خودی کێشەکە زۆر گەورەبی زۆر سادەیە بەڵام دەستی هەڵنەگرتیە لە فەرمانی لێبوردەیی دەست پێ نەکردیە ناچمە سەر ئەو تەفاسیلانە زۆر گرینگە بڕاتان هەبی بەشێکی چارەسەرەکە دەڵێن هەندێک جار زۆر نزیکە بەڵام دەستنیشانکردنەکە لە شوێنی خۆی نەبووە جارێکی دیکە بەشێکی کێشەکان دەرونینە لە ڕووی دەرونیەوە تو وا دەزانی ڕووخای لە دەرونیەوە وا دەزانی ئەو بەعەن قەسوا دەکا کەچی وانە خۆ خەسلەتێکە تەئسیری ژینگەی ئەو ماڵەی لەسەر ئەو پیاوە مانە ئەوە نیە بەعەن قەسوا بکە یا ئەو کەسەی کە بۆتە مای خەم و ئەفەتێ یا جاری وایە دایکان و باوکان لە چوارچێوەی ماڵ لە بەرامبەر منداڵ ناکچەکەمان بەعەن قەسوا دەکا کوڕەکەمان بەعەن قەسوا دەکا ناشەرت نییە بڕوا بکە نازانی جاری وایە وا دەزانی دایک و بابی ئازی دەکات دەی گرینگە بەر لەوەی گلەیمان لەسەر خودی کێشەکە هەبی تەسەڕوف کردە غەڵەت ناکات تا تەسەوڕ غەڵەت نەکا بیرکردنەوە غەڵەت نەکا ڕاستکردنەوەی کردەوەکانمان بۆ ڕاست ناکرێتەوە تا ڕوانینەکە ڕاست نەکەینەوە ئەو قسەی لە بەرای خۆتان وەرگرن بەڕێزان حاڵەکی دیکە بەشێک لە کێشە داراییەکانە کێشە کۆمەڵایەتیەکانە بڕواتان هەبی ئێوەی ڕێزدا دەتوانن بەشێکی زۆری کێشە داراییەکان کەمی ئیمکانیات کەمی بودجە لە بەردەست کۆنتترۆلکەن بە پلانی جوان بە نەخشە ڕێگای باش و ئەو کتێبانە و ئەو پرۆژە یاسایانە بخوێنەوە کە دەگوترێ پلان وا دەزانین پلان تەنها باسی کاتە تەنها باسی خوێندنەوەی هەندێک شتە و نەخێر پلانێکی جوانت هەبی بۆی ماڵێکی وابن لە ڕووی داراییەوە ئاستی دارایی خۆتان چەندین خاتون و خوشک لە سەرەتاکانی ئەزمموی تەمەنیان توانیتیان ببنە مەعیشە و پێگەیەکی زۆر بەهێزی گەشانەوەی ئابووری ئەو بنەماڵەیە و چەندین خزم و زۆر بابەتی گرنگ هەیە من ناتمان سەر تەفاسیلی بەڵام کە پلانت هەبوو نەخشە ڕێگایەکی باشتە بوو لە بواری ئابووریشەوە دەتوانی گرفتی کێشەی هەژاری نەداری بنبر بکەی و کۆتایی پێبینی و بەهێزەوە قەرار دەی کێشەیەکی دیکەیە بەڕاستی نازانم چۆن بە شێوازێک لە شێوازەکان من باسی بکەم خەم خواردن بە قەرز لە خۆتەوە لەوە دەترسی کە گەنجێک کە کوڕیاکرد هێشتا شووی نەکردیە ئای چۆن لە کێشەی دڵپیسی پیاوەکان خۆم ڕزگارکەم ئای چۆن لە کێشەی خراپی پیاوەکان خۆم ڕزگارکەم ئەو جارەی هاتینە ناو قۆناغی زەواج چۆن لە کێشەی ژنی دووەم خۆم ڕزگارکەم پیاوەکەم بیر لەوە نەکاتەوە و هەندێک خانەوادە و خێزان هەیە بەو پر ڕاشکای من قسەتان لەگەڵکەم بەش زمانی ئیحسا و داتا 7 ساڵە کێشەی ژن و پیاوێک لەگەڵ یەکتر هەیە چەندین خانەوادە بەم بنونەوە بڵم 7 ساڵە کێشەیان هەیە لەسەر ئەوەی پیاوەکەی بەتەمایە ژنی دووەم بینی هێشتا نەیهێنایە بۆتە زەحیە بۆتە مشکلە منداڵەکانیشان بۆتە قوربانیان نە ئەو ژنی بەسەرهات نە پیاوەکە ژنی هینا کێشە و معاناتەکانیش بوونیان هەیە باشەوە ئێوەنی هەڵوەستە قسەی لەسەری بکەین من لەسەرەوە قسە ناکەم بە ئاسانی ڕێبدەین و نە پیاوەکانمان سەحابە ئاسانە هەموو واجبێکیان جێبەجێ کردێ و تەنها ئەو سونەتە مایە نە ئافرەتەکانیشمان ئافرەتە سەحابانە و سەحابە ئاسانە و لێیان ڕاببینین بەڵام کێشەیەکە بۆ لەگەڵی ئایا لەوە ئینتقام لە پیاوەکان بکەینەوە نەهێڵین پارەی داهاتی باشیان لە بەردەستبی و تۆڵیان لێ بکەینەوە لە مەسرف ئایا نەهێڵین بۆ نمونە بەشێکی دیکە لە معانات و بڕواتان هەبی خۆ زیاکات هەبوایە تەنها سیمینارەکەمان لەسەر ئەو بابەتە بە ئومێدەوە بژی بە ڕوئیاوە بژی من دیسان دەڵێم عذرێکی بێبیان و مەخەبەردەستی پیاوەکەت بەڕەهایی بۆ نمونە شەرعی خوا پەروەردگارە جارە قسەمان لەسەر شەرع نییە و ئەو برار لە بەرژەوەندی ئافرەتانە بەهاڵە لە قسەکانی من تێمەگەن بەڵام بۆی دڵمان خۆش بی ئاسوودە بی چۆن مامەڵەی لەگەڵ بکەین گرینگە نەخشە ڕێگایەکی باشمان هەبی گرینگە ترسی خوا لە دڵمان بی بەڵام ئەو ئافرەتە بەهێزە بە بڵێ ئەگەر پیاوەکەی من سێ ژنی دیکەشی هەبوو ئەمن کەسە هەرە ڕێزدارەکەمە لەلای ئەمن کەسە هەرە بەهێزەکەمە ئەمن کەسە هەرە سەرکەوتۆکەمە و من کەسە هەرە خۆشەویستەکەمە دەیها ئافرەتوانی وێتی سەرکەوتوبی بەسەر بەدەیها مشکلە و کێشەی وە ئەوە خاڵێکی گرینگە دیسان بەشێکی بۆ قەدەری خوا پەروەردگار بەڕق نا بە ئینتقام وامەڵێ خانەوادەیەکی بەڕێز بەشێکی ئەو مشکلە و کێشەیانە بگوتم خوشتی من دەفەتێکی زۆر باش هاتیتە بەردەمی جەنابەت قسەم لەسەر خودی بابەتەکە نیە بەڵام قسەم لەسەر بەرگری خۆتە بێهێز مەبە بەهێز بە ڕوونیەوە دەواازەیە کە هاتوتە پێشت هەندێک مەرجی یاسایی کە لە ڕووی عەقڵ و شەرع و خانەوادەکەتە جێبەجێ دەبی ئێستا جێی خۆیەتی بڵێ هاوسەرەکەت ئەو مەرجەم دەوێ ئەو مەرجەم دەوێ ئەو مەرجەم دەوێ ئەو داواکاریم دەوێ ئەو نقصانیانم هەیە بۆم جێبەجێ بکە بۆی جێبەجێکردی لێی گەڕێ دواتر چەندین خانەوادەی ڕێزدار هەبوو گوتێتی وەڵڵاهی خۆ زیازانی بووەمە خۆ زیازانی بامە هاوسەرەکەم بە بڕیاری دووەم قەدری منی لە ڕوون دەبتەوە دێتەوە پێشچاوی خۆزیات چەند ساڵ ڕێمدا باە ئێستا بەیانی و ئێواران هاوسەرەکەم دەڵێ هەزار من قوربانی تۆ بم کەسی وەکو تۆ لەو دنیایانیە کە تۆ خاوەن موقف و هەڵوێست و قوربانی دام بووی ئێستا هاتەوە بەردەستم ناکرێ بەشێکی لە کێشە دەرونیەکان خۆمان ڕزگارکەین وەکو باسم کرد دەکرێت بەشێکی ئەو کێشانەی کە بۆتە وەهم خەیاڵ لە لامان چارەسەرەکەی ئاسانە لای خۆمان هەنگاوی جددی بنین بە جۆرێکی دیکە بیر بکەینەوە بڕاتان هەبی ئەوە کەساتی سەرکەوتووە تکایە بابەتەکەم لەسەر ئەوە بوو بە قەرز مەترسن
لەگەڵ مەشروعێکەوە مامەڵە مەکەن بیکە خولیا و نەخشە ڕێگایەکی خراپ و ئەزمموی کەسێکی فاشل لەو ڕێگایە ئەوە گرینگە باشە چەندین خاتونی بەڕێز خانەوادە و لانەی ئیسراحەتەکەی خۆی لێ تێکچووە دەستی لە منداڵەکانی هەڵگرتێ لەسەر بابەتێکی وا کە هێشتا نەبووتە بڕیار یا لە هەندێک بابەت کە بۆتە بڕیار کوا ئەو هاوسەرە هەر نەبی کوا هەفتەی چەند شەوێک هەبیت کوا خاوەن ئیرادە و ماڵی خۆت بی بڕ لەوانە پرسیار مەکە لە ناو معاناتەکەدان بڕ لەوانە پرسیار کە دواتر پەنجەی پەشیمانیان گەستۆتەوە و کەس نەبووتە خاوەنیان ئیرادەی هێزی خۆت بۆ خۆت بجێڕەوە لە هەر جۆرە قەرارێکی هیوادارم ڕوونتر و گەشتبینانەتر لە بابەتەی من سەرنج وەرگرن خاڵێکی دیکە لە خاڵە سەرکەوتوەکان بڕاتان هەبی وا دەزانم حەقی کەسی دوای خۆم خوارد بەڵام هیچ بیانوویەکمان نییە هیچ بیانوویەکمان نییە بۆ بێڕێزی لەگەڵ هیچ جۆرە کەسێک بە هیچ بیانوویەک هەوڵدا هەر حەقێکت هەر مافێکت پێشێل کرایە بە ڕێزەوە داوای بکە بە لێزانیەوە داوای بکە بە ئارامیەوە داوای بکە دەبیە خاوەنی ئەو حەقانێکە لێت خورایە ئەگەر پاش ماوەیەکیش بی بەڵام کە حەقێکت کە مافێکت کە چەند مافێکت خورا بە بێڕێزی داوات کرد بە پەلەکردن داوات کرد نەک نابیە خاوەنی ئەوانەی دیکەشت لێ دەڕوا کە خۆت سەبەبی تکایە دواتر بی لەو قسەی من بکەنەوە دووبارەی ناکەمەوە هیچ بیانوویەکمان نییە بەوەی کە ئەگەر هەر جۆرە گرفتێکمان هەبوو بێسەلیقە بین بێ ئەتەکێت بین بێ ئیهتیمام بین ڕووخۆش نەبین تووڕە و عەسەبی بین لەگەڵ هەر کەسێک تووڕە بووی تەنانەت لەگەڵ هاوسەرەکەت تەنانەت لەگەڵ کەسێکی زۆر نزیکە زۆرترین متمانەت پێ هەبوو هەر چ جۆرە شتێکت داوا کرد بە ڕێزەوە داوا بکە زیادە ڕۆیی مەکە مافێکی لێ پێشێل کردی تۆ لە بەرامبەر داواکردنی ئەو مافەی دە مافی ئەوت پێشێل کردی ئاگات لە خۆت نییە ئاگادار بین ئەوە کەسایەتی سەرکەوتووە تکایە دواتر بچنەوە سەر قسەکان هیچ بیانوویەکمان نییە بەوەی کە قسەی جوان بەکارنێنین هەوڵدا بناسرەوە پێناسەیەکی هەرە سەرکەوتوو بیلای کەس بڵێ ماشەئەڵڵا لە قسە خۆشەکانی ماشەئەڵڵا لە قسە کاریگەرەکانی ماشەئەڵڵا لە قسە وزەبەخشەکانی وشەکانی ڕێز ئێمە تێستێکمان لەگەڵ چەند گەنجێک کرد گوتمان چێ دەتوانانی جوانترین وشەکانی ڕێزمان بۆ بینی بڕاتانە بی هەندێکیان لەبەرەوەی بەها بوتەیاندا لە خانەوەدەکەیان بدەن زیاتر لە 35 وشەی ڕێزیان بۆ ئێمە ژمارد هەندێکیشان لێیان بە زەحمەت ببوو کە 5 وشەی ڕێز سوپاست دەکەم جێگای ڕێزی ببوورە بە یارمەتیت لە ڕوخسەتت بۆ نمونە وەکو باسم کرد کاتی زۆرمان پێیاندا نەیانتوانی لە 5 وشە زیاتر دەرببڕن وشەکانی ڕێز وشەکانی خۆشەویستی وشەکانی متمانە باشە بە ئەوش پرسیارێک بی لە ئێوەی بەڕێز هەڵمەستن مەڕۆنەوە یوە ئەو شەو مەخەون تا لە پەرەگرافێک چەندین وشەی ڕێز باشە لە پارچە کاغەزێک بنووسە هیوادارم ئەوەش جێبەجێ بکەن شتم لە بەردەستمایە بەڵام لەوە زیاتر ببورن کە نەتوانم ئامانجەکان بگەێنین لەبەر کەمی کات